يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەدینەی پرشنگداردا بەڕاستی زۆر ئازاردرا. با بچینە خزمەت قورئان، سوورەتی ئەلمائیدە ئایەتی 41 وەرگرین. وتارەکانمان زۆربەی لە خزمەت قورئاندایە. خوای پەروەردگار باسی ژیانی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و بە ئێمەی ئیمانداریش دەفەرمێت تا قیامەت بەردەوام لە خزمەت قورئاندا بن. ئەم قورئانە منهەجی ژیانە. پێتان دەڵێ بەچی خۆشبەخت دەبن، بەچی بەدبەخت دەبن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵەوە دانیشتووە و دڵی تەنگ بووە. خەفەتێکی زۆر لە ناو دڵ و دەرونیدا کۆبووەتەوە. خەفەتی ماڵی ماڵ و منداڵی نییە، خەفەتی سەروەت و سامان و نەبوونی و نەداری نییە. خەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەمی بانگەوازەکەیەتی. ئەم بانگەوازە دژایەتی دەکرێت لەلایەن 3 تاقمەوە. 3 تاقمی زۆر فێڵباس، کەسانێکن درۆ دەکەن، درۆ هەمووی خراپە. بەڵام کەسانێکن دوو لە ڕووی جەنابتان کە درۆ دەکەن، درۆ بۆ کەیفی خۆیان دەکەن. کابرا دەیوت لای خۆمان بەنزینم لێ بڕابوو، دەبەیەک دۆم کردە ناو سیارەکەمەوە لە ئەگزۆزەکەی و پەنیر دەردەپەڕی. ئێوە هەموو خەڵک دەزانێت کە درۆیە و کەیفی خۆی پێدەکا، بەڵام زرەر لە کەسی تر نادا. ئەوانەی لە زمانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم گرفتەکەیان لەوەدا بوو بەو درۆکردن و درۆ هەڵبەستنە زەرەریان لە بانگەوازی ئیسلام دەدا. جا خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الرەسوول، ئەی نێردراوەکەی خوا، لا يحزنك الذين يسارعون في الكفر، با خەم ناکردنەکە. لە زۆربەی تەفسیرەکاندا ئەوەی کە من ئێستا پێم وتن با خەم ناکردنەکە، خەفەتبارن نەکە، ئاوامان ناکراوە، بەس ئەوە هەڵەیە. کەسێ درۆت بەدەمەوە بکات چۆن خەفەتبار نابی؟ چ جای پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. ماناکەی وانییە لا يحزنك يعني عدم الانشغال بهم، ئەوەندە خەفەت مەخۆ کە پەیامەکەی خۆت لەبیر بەرێتەوە. بەقەدەر حەدی خۆی خەفەتی پێوە هەڵگرە، زیاتر نا. دڵت مەحزون دەبێ، بەڵام وریابە لە کاری بانکخوازی دوور نەخاتەوە. ئەوانە دەیانەوێ ئەو 3 گروپە ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ مەشغوڵکەن، ئاگادار بە هەدەفەکەیان نەپێکن. ئەوانیش یەکەم کافرەکانن، یوساریعون فی الکوفر، لەناو بازنەی کوفردا پێش بڕچێ دەکەن، ئاواتیان کافر بوونە. جا بەڕێزان کافرەکان واتە ئەوەی پەیامی ئیمانیان داپۆشیوە خۆیان بە بێبڕوا دەناسێنن. یەکەمیان ئیبلیس و دار و دەستەکەی کە یەقینیان هەبوو. ئیبلیس عەلەیه اللعنە یەقینی هەبوو کە ئەڵڵای تاک و تەنها و بێ شەریک هەیە. بۆ خۆشی دەیوت فەبیعیززەتیکە، سوێن بە شکۆ و گەورەی تۆ یا ئەڵڵا. کەچی خوا دەفەرمێت تۆ کافری، بۆ چونکە مستەکبیر بوو، خۆ بە گەورەزان بوو. زۆربەی کافرەکان خۆ بە گەورەزانەکانن کە دان نانێن بە حەق و ڕاستیدا. دووەمیان کوفری ئینکارمان هەیە. ئەوانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵیان بەرەو ڕووبەوە لە قوڕەیش و دار و دەستەکەی و هەندێکیش لە مەدینە، ئەو کەسانە بوون کەوە ئینکاری خوای تاک و تەنهایان دەکرد. داود أجعل الآلهة إلها واحدة إن هذا لشيء عجاب. إيما أم هم خوايمان هي، أم هم بتمان هي، هواري هموانيان دكيني، لات وعزى ومنات ماڵی وا هەبوو بیست بتی تێدا بوو لە بچووک و لە گەورە. ئەگەر ئیشێکمان هەبێ هاوار بۆ هەمووان دەبین، هێشتا مرادمان حاصل نابێ. ئێستا محەممەد هاتووە دەڵێ نەک ماڵێک سێ چوار خوای هەبوو دە خوای هەبێ، هەموو گەردوون یەک خوای بەسە و دەنگی هەمووانیش دەبیستێ و مرادتان دێنێتە جێ. بەڕاستی ئەمە جێگەی سەر سوڕمانە، ئەمە قەد عەقڵ قبوڵی ناکە. کەواتە ئەوان نان دەگوت خوا نییە مشریکەکان،
ئەوان داود معقول نییە عەقڵ قبوڵی ناکە من دەخوام هەبێ ئاواتم نایەتەجێ لە هەمووانیان دەپاڕێمەوە تۆ بڵێ دەبێ بڵێ بەس یا ئەڵڵا نابێ یای شتێکی تر بکەی بەخوا ئەمە جێگەی سەر سوڵمانە ئای پێغەمبەر صلی الله عليه وسلم خەفەتی لەگەڵ ئەم عەقڵە بۆ گەنانە خوارد ئەو وەرە خوایە تۆ بتەوێت دارێک بەردێک خۆت دروستیکەی وابزانی ئەوەش وەکو هاوتای ئەڵڵا دەنگت دەبیستێ و کارت جێبەجێ دەکا خوا فەرمووی وریابە هێندە خەفەتیان لێ مەخۆ لە کاری بانک خوازی بۆ دینی خوای پەروەردگار لە پەیامەکە دوورت بخاتەوە دووەمیان ئەو کەسانەی کەوا منافق بوون من الذين قالوا آمنا بأفواههم ولم تأمن قلوبهم خوا فەرمووی ئاگال لە چینی دووەمیش بێ کە بە زمان دەڵێن ئیمانمان بەخوا بە پێغەمبەر هەیە لە دڵەوە کافرن واتە زمان و دڵیان یەک نییە ئای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەست ئەمانەشەوە چه خەفەتێکی پێدرا دهاتن دەیانگوت نەشهەد ئینەکە لەڕەسوول الله والله ئەی محەممەد صلی الله عليه وسلم شاهیدی دەین تۆ پێغەمبەری خوای هەر پشتیان لە پێغەمبەر دەکرد دەیانگوت بابە والله ئەمە هەوەی کە دێڵێ هەمووی درۆیە دڵ و زمانیان یەک نەبوو منافق بوون سێمیان ئەوانەی ومن الذين هادوا يهود جوولەکەکان کە چ دژایەتێکی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم هاوپەیمانی بوون لە پشتەوە لێیان دەدا هاوپەیمانی بوون بەڕێوەبردنی حکومەتی مەدینەشی لا بۆ دەستیان فەرمووی ئێوەش وەکو ئێمە مافتان هەیە لەگەڵ نەیارانی ئیسلامدا دەستیان تێکەڵاو دەکرد و خەنجەری ژەهراویان لە پشتەوە لە پێغەمبەری خۆ موسڵمانان دەدا خوای پەروەردگار دەفەرمێ ئەمانە لە قورئانە بۆ ئێوە باز دەکەم ئەمە چیرۆک و بەسەرهاد نییە خوا فەرمووی سێ سیفەتیان هەیە نابێت لە تۆ ئیمانداردا هەبێ ئەو کافرانە ئەو منافقانە ئەو یەهودیانە سێ سیفەتیان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازار دەدەن و خەمباری دەکەن نابێت لە تۆی ئیمانداری ئومەتی محەممەدا هەبێ صلی الله عليه وسلم یەکەمیان خوا دەفەرمێ سەماعون للکەذب بەڕاستی ئەوانە بەدڵ گوێت بۆ دەگرن سەماع وەکو نەجار وایە کابرا کە دوو تشە کوژدا کوتێ مەزمارێک لە ماڵەوە تۆدا دەکوتی پێ ناڵێن نەجار واتە پیشەکەت دەرتاشی بێ ئەوانە سەماع بوون پیشیان ئەوە بوو ڕۆژانە دەهاتن گوێیان لە پێغەمبەر دەگرت صلی الله عليه وسلم بەڵام بۆیە نەدەهاتن لە پەیامی خوا تێبگەن للکەذب بۆ ئەوەی درۆ بەدەم پێغەمبەرەوە بکەن صلی الله عليه وسلم سێ چوار کەلیمە ئاەتێکیان وەردەگرت دەچوون دەیانگوت ها محەممەد وا دەڵێ درۆیان بەدەمەوە دەکرد سماعون لقوم آخرين لم يأتوك أي محمد صلى الله عليه وسلم خواده فرمي آقادارم بوي جوید بو دقرن بوي درود بدم وبكن برون بولاي كسانك كتويان نبينيوا قرآنيان جويليا نبو لدمي توا ذاتي مباركي تويان نبينيوا بلين ورن سيدي كمحمد شي دلي كرة أما جادوغر أما كاهنة وفلانا خواه پروردگار فرمي دوم صفتيان يحرفون الكلمة من بعد مواضعه كاتك كبياما كان خوا وردقرن ئاڵوگۆڕی تێدا دەکەن وشەکان لە شوێنی خوان هەڵدەژێڕنەوە ئەم دوو سیفەتە حتا ئێستاش بەردەوامە لە ناو جیهانی ئیسلام و لە نێو تێگڕای مرۆڤایەتیدا کەسانێکن دێن دیراسەی قورئان دەکەن ئێستا ڕۆژهەڵات ناسەکان هەن لە ئەمریکا لە ئەوروپا لە بەشی ڕۆژهەڵاتی ئاسیا دێن دەچنە میسر لە زانکۆی ئەسەر دەخوێنن دەچنە سعودیە لە زانکۆی ئیسلامیەکان دەخوێنن شەریعەت تەواو دەکەن دکتۆرا دێنن لە شەریعەتی ئیسلامیدا تەواو جووە بۆ ئیسلام شل دەکەن بەڵام بۆ ئەوە نییە لێی شارەزا بن بۆ ئەوەی لە ئیسلام بدەن دێت تەواو خۆی شارەزا دەکە هەمان دەستورەکەی زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەماعون للکەذب شارەزاییەکەیان بۆ دژایەتی ئیسلامە دێن خۆیان شارەزا دەکەن بۆی لە پەیامە پیرۆزەکەی ئیسلام دەن ئەم جاشتەکان هەڵدەژێڕنەوە ئەوەی کە حەقیقەتی قورئانە باسی ناکەن دێن بە خەڵکی دەڵێن خەڵکینە ئیسلام ستەمی لە ئافرەت کردووە ئەوەتانە دەڵێ بە دوو خوشک بەشی برایەکیان لە میراتا بەردەکەوێت بەڵام باسی ئەوەی ترت بۆ ناکات لە چەند شوێنی قورئانە خوای پەروەردگار باسی میراتی ئافرەت دەکات کە پیاوێک هەر هیچی بەرناکەوێت جاریوە ئافرەتەکە زۆرتری لە پیاوەکە بەردەکەوێت لە میراتە ئەوانت بۆ باز ناکەن چاواشەکارن بە کوردی خۆمان دێن چاواشەکاری دەکەن جاوانە زۆریان مامۆستای زانکۆن لە زانکۆ پێشکەوتەکانی دنیاە تا لە کوردستانیشدا هەن ئاوا چاواشەکاری بۆ ڕۆڵەی موسڵمانان دەکەن پێت دەڵە سەیری کە ئیسلام ڕێزی بۆ ئافرەتدا نەناوە ئەوەنی شاهیدی ئافرەت وەکو شاهیدی پیاو نییە چاواشەت دەکات بەڵام بیر لەوە ناکاتەوە باسی ئەوە ناکات لە چەندین شوێندا شاهیدی یەک ئافرەت بە مقابلی 1000 پیاو زیاتر دەیخوا لە هەندێک شوێندا شاهیدی پیاو هەر وەرناگیرە شاهیدی ئافرەت وەردەگیرە ئەو چاواشەکاریە دەکەن بۆ تێکدانی بیر و ڕای موسڵمانان بۆ چاواشەکردن يحرفون الكلمة من بعد مواضعه باسی قەوامەی پیاو دەکەن دەڵێن خوای گەورە پیاوی زاڵ کردووە بەسەر
ژندا الرجال قوامون على النساء بەڵام باسی ئەوە ناکەن قەوامە یعنی مشورخۆری یعنی خەمخۆری یعنی زیاتر ئەرکە لەسەر شانی پیا و نەک مافێک بێ و خوای گەورە بەتایبەت پێی بەخشی بێ ئەمانە دێن بەڕێزان چاواشەکاری دەکەن ئەمانە جەماعەتیان هەیە ئەمانە گروپیان هەیە ئەمانە چەندان پەیجیان هەیە لە عالەمدا ئەوانە سۆشیال میدیایان بەدەستەوەیە کوردی خۆمانەوە چۆتە ناو ئەوانەوە دژایەتی قورئانەکە دەکات دەڵاوە تا قورئان ڕەخنەی تێدایە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیزانیوە فڵان شوێن ئاوایە ئەیانەوێ بەم شێوازە لە ئەم بیر و باوەڕی ئیسلامەتیە لەم دەعوەی ئیسلامیە بدەن سێمیان ئاگادار بین لە صیفاتی کافر و منافق و یەهود بۆڵ بژێرکردنی دینە ئەمە بۆ من و بۆ تۆش دەگرێتەوە وریابین ئەگەر تۆ درۆ بەدەم ئیسلامەوە ناکەی بەڵام دەبێ ئاگال لە خاڵی سێم بێ يقولون إن أوتيتم هذا فخذوه وإن لم تأتوه فاحذروا ئەگەر هاتو شتێک لە مەسلەحەتی تۆ بوو لە دیندا وەریگرە ئەگەر زانیت لە بەرژەوەندی نییە بڵێ شەرعم ناوێ تخوا چەند کەستان بینیوە ئەهلی جومعە و جەماعات حەج و عومرەی کردووە کاتێکەوە بابەتێکی ناکۆکی لەگەڵ خۆی و برا موسڵمانەکەیدا دێتە پێشەوە هەتا ئەو شوێنە دەڵێ بەخوا شەرع عەدالەت و چاکە کە مەسلەحەتی ئەوی تێدا بێ ئەگەر زانی حەق بەو نادرێ حەق بەو نییە ناحەقیەکەی بۆ ناکا بە حەق ئەڵێ بەخوا کاکە بە شەرعی ناکەم بەخوا بڕۆم بۆ لای قانون باشترە ئاگادار بە ئیسلام بۆ بژێری تێدا ناکرێ ئەگەر ئیسلام بووی مسلمان بووی هەموو دین دەبێ وەرگری دیارە لە مەسلەحەتی تۆ نییە ئەوە تۆ حەقت پێ نییە یان ئەگەر خوا نەخواستە بەرامبەر چاواشەکاری کردبێت تۆ حەق لای خوای پەروەردگار نافەوتێ ئاگادار بن ئەم سێ خاڵە پێغەمبەری صلی الله علیه وسلم ناڕەحەت دەکرد بەڵام بزانین خوای پەروەردگار چی بە پێغەمبەر دەفەرمێ لە سەرەتاوە پێیوت یا ئەیها الرەسوول لا يحزنك ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی پەیامبەری خوا زۆر وردە قورئان بەڕێزان تخوا کە قورئانتان خوێندەوە هەر پەڕەکانی هەڵمەدەوە لێی ورد بەوە یان هەر ئەم سەدحی کوردی کردنە دێڕ بەدێڕ بەخوا باش نییە چونکە لەمانەیە قورئان تێناگەی هەموو قورئان خوێندنەوە بەڕێزان لە دەیان شوێندا خوای گەورە دەفەرمێ یا ئەیها النەبی ئەوە زۆر زۆرە لە قورئاندا بەس تەنها و تەنها دوو شوێنی قورئانمان هەیە یا ئەیها الرەسوول بەس یا ئەیها الرەسوول لە دوو شوێنی قورئاندایە هەردووکیان لە سوورەتی ئەلمائیدەدایە آياتي شلو يكي سورة المائدة آياتي 67 المائدة ليكم فرموي يا أيها الرسول لا يحزنك الذين يسارعون في الكفر وتمان محزون مبا يعني عدم الانشغال بهم مريابا أو أنا ديوان درو دل سبدم توبكن بوي السر اللي بشيوانا بوي لبيامي خود دورة خنوا واتا أي محمد صلى الله عليه وسلم هندا أورنيان بو مدوا لكاركي خود دواكوي هەر کەسێکیش بۆ جەنابەت درۆ دەلەسەی بەدەمەوە کردی چاواشەکاری بەدەمەوە کردی دەیەوێت مەشغوڵت کە قەت مەشغوڵ مەبە بەو درۆ کرارانەوە هەر وەزیان لێبێنە هێندە خەفەتیان پێ مەخۆ هێندە دڵی خۆت تەنگ مەکە ئێستا خوشکی وایە دەڵێ خەسوم فڵانم دشم ئەوەندە درۆ دەلەسەم بەدەمەوە دەکا ئەوە دەیەوێت لێتدا ئەگەر زانی باش خەفەتی پێدەخۆی ئەوە لێی داوی ئەوەندە خۆتی پێوە مەشغوڵ مەکە حەواڵە بەخوایکە خوا فەرمووی وازیان لێبێنە دومیشیان ئیشی تۆچیە یا ئەیها الرەسوول بلغ ما أنزل إليك من ربك ئیشی تۆ گەیاندنی پەیامی خوایە جا خەڵک بڕوای پێ دەکا بڕوای پێ ناکا ئەوە ئیشی تۆ نییە ئەوە ئیشی خوایە بەس لەم دوو شوێنەدا یا ئەیها الرەسوول لە قورئانە هاتووە ئەوەی تری هەمووی یا ئەیها النەبیە ئیشی پێغەمبەر ئەوەیە پەیامەکەی خۆی بگەێنێ و ئاوڕیش بۆ لای بێدینان مەدەوە سبحان الله لوردي قرآن أم قرآن لقل بيروراي منو فوا ماموستاو توي جنجي حماسة بو إسلام دا زوري فرقا ياما زور جا بيروراكاني خومان حماسة من بو إسلام توشي هلمان دكا أما ندروان بدم خواوا كردوا دروان بدم بيغمبر وكردوا صلى الله عليه وسلم كافر منافقا يهودا لبردستي بيغمبران هیچ بابەتێکی دنیایان بۆ باز ناکە ئەی محەممەد بڕۆ سەریان بڕە لێیاندا تەمبێیان کە بیانگرە قامچیان لێ دەنەوەڵڵا دەفەرمێت چی دوو سزایان بۆ هەیە ئەوەش ئیشی خوایە نەک ئیشی تۆی مسلمان لەهم فی الدنیا خزیون جا سەیری وردی قورئان کەن خوانەی فەرموو لەهم الخزی فی الدنیا ئەوانە خوا ڕیسویان دەکا لە دنیادا بەڵکو بە پێچەوانەوە ئاەتەکە دەفەرمێت لەهم فی الدنیا خزیون خزیون بە نەکیڕەی هاتووە يعني دڵنیابە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی مسلمان ئەگەر ئەو کەسانت بینی کە ئاوا درۆ دەلەسە بەناوی ئیسلامەوە دەکەن و چاواشەکاری دەکەن تۆ
تۆ لێیان گەڕێ، تۆ خەریکی بانگەواز و دینی خۆت بە، عیبادەتی خۆت جوان بکە، ئەوانە خوا لە دنیادا ڕیسواییەکی یەکجار گەورەیان بەسەر دێنێ. خیزیون بە نەکیڕەی هاتووە، خوا ئابڕوویان دەبا، بێحرمەتیان دەکا، عەیبداریان دەکا. وەڵڵاهی هەر کەسێک درۆ بەدەم خەڵکەوە بکە، هەر کەسێک چاواشەکاری بۆ مسڵمانان بکە، هەر لەم دنیاە بە چاوی خۆت دەیبینی خوا ئابڕووی دەبا. وای لێ دێ بە خۆیەوە مەشغوڵ دەبێت، دەچێتە ئەو کوونەکەی خۆیەوە، خوای پەروەردگار لە کۆڵی مسڵمانانی دەکاتەوە. لەهم فی الدنیا خزیون، ئەی لە قیامەتە دووەمیان، وەلەهم فی الآخرەتی عەذاب عەظیم، بەڕاستی لە قیامەتا سزایەکی بە توند و بە ئێشیان بۆ هەیە. سبحان الله، عەذابی جەهەنەم هەر بۆ خۆی قورسترین سزایە، خواش بفەرمێ عەظیم، ئەبێت چ عەذابێکی بە شیددەت بێ. کەواتە زۆر کەس دەڵێ ئەگەر ڕۆژێ مسڵمانان حاکم بن، ئەوەی یەک قسەی بە پێغەمبەری و خواوت بێ، ئەوەی یەک کەلیمەی لە قورئان چاواشەکاری کرد بێ، هەڵی لەواسین، خۆمان دەزانین چیتان لێ دەکەین. بەخوا خواوە نافەرمێ، خوا دەفەرمێ ئەوە ئیشی تۆ نییە، هیچ سزایەکم لە دنیادا بۆ دانەناون. کۆمەڵگەی ئیسلامی کۆمەڵگایەکە بەرامبەر نەیارە فکریەکانی ئەو پەڕی سنگ فراوانە، ئەو پەڕی لێبوردەیە، تۆ بەس بەلیغ ما ئونزیل ئیلەیکە من ڕەبیکە، ئەوەی خوا فەرموویەتی دینی خۆت بگەیەنە. نابێشی منی مەلانێ مامۆستا بۆچی جوابی فڵان کەسی بێدینتان نەدایەوە، بۆ قسەتان پێنەوە نەتان شکاند. ئاخر خوا نافەرمێ، خوا دەفەرمێ خۆم سووک و ڕیسوای دەکەم، خۆم مەشغوڵی دەکەم بەخۆیەوە و ئابڕووی دەبەم، تۆ لێی گەڕێ، تۆ دینی خوا بۆ خەڵک شەرحکە. مسلمانان وەڵڵا ڕۆژە ئینشاءالله دەسەڵاتمان هەبێ دڵنیابن کەس هەڵناواسرێ لەسەر لادانی فکری، بەڵکو بەس ئامۆژگاریمان لەسەرە، پاشان ئەوە قیامەت هەیە، هیچ کەس دەمی لە ئیسلامادا ناخرێ. ئەمە قورئانەکە من بۆتان باز دەکەم. زۆر کەس وا ئەزانێ فڵان مامۆستا ئای چی کرد لە جومعەدا، وەڵڵی برا لە قورئانەکە حاڵی نەبووە. سەیری قورئان کەن، سوورەتی الشوعراء ئایەتی 4: إن نشأ ننزل عليهم من السماء آية فظلت أعناقهم لها خاضعين. خوا دەفەرمێ ئەگەر بمویستایە لە ئاسمانەوە نیشانەیەکم نیشانی ئەو خەڵکە دەدا، هەر هەموو ملکەتی فەرمانەکانی خوا دەبوون. شتێکی وام لە دنیادا نیشان دەدان لە ئاسمانەوە، ئاەتێک نیشانە و بەڵگەیەکم نیشان دەدان، هەر هەموو ملکەتی فەرمانی خوا دەبوون. ئەعناقەهم، ملیان کەس دەکرد، بەڵام خوا ئەوەی ناوێ. خوا دەفەرمێت دەبێت دڵت کەج بێ، نەک ملت کەج بێ. مسلمانە لەگە دەسەڵاتیان هەبوو ملی خەڵک بە قەمچی کەج ناکەن بۆ ئیسلام، چونکە ئەگەر بە زۆر خەڵک مسلمانکەی هەر ئەوە تا دەسەڵاتەکە نەما، خەڵک زیاتر بێدین دەبێ. ئەبێ شیرینی ئەم ئیمانە بچێتە دڵەکانەوە. خوا فەرمووی من وا ناکەم، من دەمەوێت لە دنیادا شیرینی ئیمان بخەینە دڵەکانەوە. قەد وا مەزانە هاوسەرەکەت بە زۆر دەبێ ئیتاعەت بکە، بەخوا ئەبێت لە دڵ تا شیرین بێ. خۆشەویستم قەد وا مەزانە پیاوێکی زەبر بەدەستی بە زەبری لێدان دەتوانی منداڵەکانت ئیتاعەت بکەن، هەر چاول لەسەریان لاچ و خراپتر دەکەن. خۆشەویستی بخەنە ناو دڵەکانەوە. ئەم ئیسلامی ئێمە گەر ئینشاءالله ڕۆژی حکمی سەرزەوی کرد، نەیارە فکریەکانی لە ناو نابات، چونکە خواوای نەفەرموو، بەس تەنها نەسیحەتیان دەکەین، جار بە ئاگایان دێنینەوە. مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە مامۆستا تاهیر باموەکی دەیگێڕایەوە، فەرمووی کابرایەک دەچێتە لای کابرایەکی نەفام دوو لە ڕووی جەنابتان، ئەڵێ مامۆستا مەلا کەریم دەفەرمێ ڕۆڵی گیان فەرموو پرسیارێکت هەیە. مامۆستا دەریای میهرەبانی و نەرمونیانی بوو، دەڵێ قوربان من ناوم محەممەدە، دەیفەرمێ یەخوا ئەو ناوە پیرۆزە لێ پیرۆز بێ. ئەڵێ باوکیشم ناوی عەبدوڵڵایە، دەڵێ باویشت ناوەکەی لێ پیرۆز بێ، بەخوا ناوێکی جوانە. ئەڵێ دایکیشم ناوی ئامینەیە، دەڵێ وەڵڵا ئەویش مبارەکە. دەڵێ دە قوربان من پرسیارەکەم ئەوەیە، فەرقی من محەممەدی کوڕی عەبدوڵڵا کە دایکم ناوی ئامینەیە لەگەڵ محەممەدی کوڕی عەبدوڵڵای قوڕەیشی کە دایکی ناوی ئامینەیە چییە؟ بۆ ئەو دەبێ بڵێ صلی الله علیه وسلم ئەوەندە ڕێزی لێ بگری و پێشەوای عالم بێ، ئەی فەرقی من و ئەو چێویش هەر بەشەر نێوەکو من. مامۆستا نافەرمە بەدەمی کێشن، ئەدەبی کەنە دەرەوە، یان هەر ئەمر بە پۆلیس کا بەخوا دەیانگرت. دەفەرمێ کوڕی خۆم یەک نەسیحەتی مامە برازانت بکەم، محەممەدی کوڕی عەبدوڵڵای قوڕەیشی کە دایکی ناوی ئامینەیە ئەوەندە ڕێزدارە لە ئەرز و ئاسماندا لای خوا، شایەنی وەحی خوایە، شایەنی ئەوەیە خوا وەحی بۆ بنێرێ. بەڵام وەڵڵاهی ڕۆڵەگیان من بەزەیم بە تۆ دادێتەوە، کەسێک بەس ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵا بێ و دایکی ناوی ئامینە بێ، بێوێ هاوشانی محەممەدی کوڕی عەبدوڵڵای خاتەمی پێغەمبەران بێ، وەڵڵاهی ڕۆڵە تۆ بەس شایەنت وەحەیە. ئەو وەحی تۆ وەحە، وەحە بۆ مانگایەکە کە سەرشێت دەبێ بە وەحەیەکی لێ بکەی بیجێڕێەوە. وەڵڵاهی ڕۆڵەجان تۆ دە وەحەیەکت دەوێ بتێنەوە سەر ڕێڕاست، تۆ گومڕابووی بابەجان. بەخوای زۆر خەڵک هەیە لە وڵاتەدا بەس وەحەی دەوێ، گومڕابووە کاکە،
بەڵام با ئێمە باوەش بە دینەکەی خوا داکەین، با خۆشمان بپارێزین لەوەی بە ناوی دینی ئیسلام ئەوەی کە خوا نەیفەرمووە بیگەێنین، چونکە سەرگەردان دەبین. یا ڕەبی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کەی، یا ڕەبی خوا لەم قورئانە پڕبەرەکەت و بەخششە زیاتر بەهرەوەرمان کەی. یا ئەڵڵا خوای جان تۆ ئەم دینە خۆت خاوەنی، یا ڕەبی خوا ئێمە بکەی بە خزمەتکاری گەیاندنی ئەم ئیسلامە، نەیارانی ئیسلامیش بە تۆ دەستپێرین. خۆت فەرمووتە لەهم فی الدنیا خیزیون، یا ڕەبی خوا بەخوایانەوە مەشغوڵیان کەی. یا ڕەبی خوای گەورە هیدایەتت داوین، ڕوومان کردوتە ماڵەکەی تۆ لەسەر ئەم ڕێبازە جوانە بەردەواممان کەی، ئیستیقاممان پێ ببەخشی. ڕۆژی دوعا قبوڵبوونە لە ناخی دڵەوە هەمومان دوعا بکەین بۆ خوشکان و برایانی ئیماندارمان، ئەوانەی نەخۆشن خوای شیفایان بدەی، ئەوانەی نەخۆشن خوای شیفایان بدەی، ئەوانەی لەش بە ئازارن یا ڕەبی خوای ئازاریان لەسەر سووکەی، ئەوانەی دڵبەخەمن دڵخۆشیان کەی، ئەوانەی دڵسۆزی ئەم ئیسلام و ئاینن یا ڕەبی خوای سەرفرازیان کەی، ئەوانەی نەیارن یا ڕەبی خوای هیدایەتیان بدەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.